پیا حوزن چی بێخۆشە ئەزان پیا چی پێخۆشە پیاوکە هاتەوە سفرەکە لە بەردەمیا بێ یەک نان و ماستی بەدانێ زۆر نا چایەکی بۆدانی ئاوە ئاوێک مقبلاتێک کوی دەست خۆش بە ئەوەش نەبێ بەس دانیشە ئاوا لەگەڵیا بە چاو بە بڕە چاوی هیچی ناوێ تێرەخوا بەڵام تۆ دانیشتویت ئەی وڵا پیاوەکەژن سفرەکەم بەیانی کۆ نەکردوێتەوە نیوەڕۆشوی ئافێتی بێخوا نانەکەتان ناو بەخوا پاکە هین نەبێ سەریم ناوەتەوە جوان ژینەکەی دوێ نێگەرمم کردوێتەوە خەمن نەبێ لیانە دانیشۆ هیچ گەڵە قوزەڵ قورتی بەرێ وەی بۆ چییە دانیشە لەگەڵ یا باوەجان دانیشە لە پیاوەکە ئێمە پاکاتێکمان هەیە بە پەروەردی مناڵەکانمان بۆ خۆشەویستی خۆمان پیاوەکە زانی ئەمڕۆ هینە یادی زەواجمانە ئەزانی پیاوەکە خەوی بیرە هەدەوەریەکان چۆڕستمەکانی ببێنێ ئەلبومەکەی بیرخەرەوە مێڵە پیاوەکە لە دەستی چێ کوڕم پیاوەرە بە ئاسانی دەست ناکەوێت بەخوا بێ پارە بن لە دووە پیاوتان دەستکەوێت پیاوی چاک پیاو زۆرە بەڵام ڕیجال کە من بۆیە بینیت ئەم لێکترازانە تەواو تەنگی بەمانەکانمان چڵیوە ماڵ نەماوە خێزان نەماوە دڵخۆشی نەماوە چکە بۆ ژن خۆی بەکەمتر نازانێ لە پیاو ئەوسە لەم حەسەرێکی ترە دوای باسی لەبەر پێ پیاوەکە و پێویستی بێتە ئەی بۆ خوایە نوێژەکەم نەکردووە هەرێزانن ئەم ماوەی سونەتی ئینسان بە ڕۆژ و بێ بەو قورعانە بیرم چۆتەوە کەسی بیر نەخستم لە گروپەکانیشە کەس باسی ناکە ئەیە ڕۆ دەست خۆش بێ ئەی سونەت وەڵاهی بەخوا دەمێکە سونەتەکانیشم پێ ناکرێت بەخوا بۆ نوێژیبانیش دەن خەبەرمە بێتەوە کاڵەسم بۆ داوام پێشوی کە بچم بە دوام نوێژبیانی کاکەم و چم بە دوامیش لا ئیلا حەقی شێت داتەوە ئەی خۆت کەمنی باوەجان